چاوچنۆکترین دەوڵەمەند خۆشە پارەداربی بەڵام هێندەی ئەو خۆشیە دەبێت خۆت لە چاوچنۆکی بپارێزی. چاوچنۆکی ڕەنگە نەخۆشی بێتامکردنی سەروەت و سامان بێ، چونکە هەر ئەو چاوچنۆکیەیە وا دەکات هیچ خۆشیەک لە سەروەت و سامانەکەت نەبینی. ئایا چیرۆکی چاوچنۆکترین دەوڵەمەندتان بیستووە؟ خاوەنی سامانێک بوو بڕەکەی 2 ملیۆن دۆلار بوو. کاتێک دەچوو بۆ ئاهەنگێک چیسێکی لەگەڵ خۆیدا دەبرد بۆ کۆکردنەوەی خواردنەکانی سەرمێزەکەی. پاشای چاوچنۆکەکان پۆڵ جیتی دەوڵەمەندترین پیاوی ئەمریکا لە ساڵی 1892 لە ویلایەتی مینسۆتا لەدایک بووە. بەتەنیا خۆی بووە جەمسەرێکی نەوتی ئەمریکا لە پاش ئەوەی کۆمپانیای جیتی بۆ بواری نەوت و وزە دامەزرا. چیرۆکی چاوچنۆکی وەهای لەبارەوە دەجێڕنەوە کە ڕەنگە هەموو کەسێک باوەڕی پێ نەکات. بەناوبانگترین چیرۆکیان بریتیە لەوەی کاتێک لە ساڵی 1973 گروپێک کوڕەزایەکی دەفڕێنن داوای 7 ملیۆن دۆلار دەکەن بۆ ئازادکردنی. پێی وتن 14 کوڕەزا و کچەزایترم هەیە، ئەوەیان بۆ ئێوە. گروپەکە هەردوو گوێچکەی کوڕەزاکەیان بڕی و پارەکەیان داشکان بۆ 3 ملیۆن دۆلار. هەمووان ویسیان قەناعەتی پێبێنن بڕەپارەکە بدات بۆ ئەوەی کوڕەزاکەی ڕزگار بکە. لە پاژەوڵدانێکی زۆر ڕەزامەندی دەربڕی 80 دەفتەر دۆلار بدات، بەڵام بە مەرجی ئەوەی وەک قەرزێ لەسەر کوڕەزاکەی حساب کردو وردە بە سوودی لە سادا 4 بیداتەوە. ئایا هیچ کەسێک دەناسی لە پۆڵ جیتی چاوچنۆکتر بێت؟